ضلالة وكل ضلالة في النار ثم أما بعد خۆشەویستانم لە خوتبەی ڕابردوودا باسەکەمان دەربارەی نەخۆشیەک بوو کە زۆر بڵاوە لەناو کۆمەڵگای موسڵماندا ئەوش بریتی بوو لە جەهل و نەفامی باسمان کرد کە جەهل و نەفامی سەبەبە بۆ بڵاوبوونەوەی هەموو تاوان و خراپەکاریەک لەسەر ڕووی زەویدا لە تاوانە گەورەکان وەکو شرک وەکو بیدعە وەکو خوڕافەت وەکو زینا وەکو لیواتە و باسمان کرد ئینسانی جاهل بەهۆی جەهل و نەفامی خۆی ممکنە نەفسی خۆشی تیا بچێت و لەناو بدات جەهل و نەفامی سەبەبە بۆ ئەوەی غەیری نەفسی خۆتش بکوژیت و جەهل و نەفامی سەبەبە بۆ ئەوەی کۆمەڵگای خۆتش لەناو بدەیت کە فەتوای بەناحەق بدەیت چونکە ئەگەر کەسێک پرسیاری ڕێگایەکت لێ بکات پێت بڵێت فڵانە شار لە چی ڕێگایەکە تۆ هەلە خۆتەوە فەتوای بۆ بدەیت وەکەذالیکە ڕێگای بەهەشت پێویستەکە کە عیلم و زانیاریت هەبێت هەلە خۆتەوە قسەی تیا نەکەیت بۆ ئەوەی بەرەو بەهەشت بتبات ئەم نەخۆشیە عیلاجی ئەوەیە کە ئێمەی موسڵمان عیلممان هەبێت بەرامبەر بە قورئان بەرامبەر بە سونەت و ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام العلم هو نقيض الجهل چارەسەر بۆ ئەو نەخۆشیە فێربوونی زانستی علمیە بڵێ خوای پەروەردگار مەدحی علم و زانیاری زۆر ئەکات لە قورئان و سونەتدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە و باسی ئەو کەسانەشی کردووە کە هەڵگری علم و زانیارین بەڵکو هانی بەندەکانی خۆی ئەدات بۆ ئەوەی فێری علمی زانیاری شەرعی بن بۆیە علم و زانیاری چاکترین کردەوەی ساڵحە بۆ خوای پەروەردگار ئەنجامی بدەیت بەڵکو من ئەفضل العیبادات التطوع چاکترینی عیبادەتە لەناو عیبادەتەکانی تەطەووعدا لەناو عیبادەتی سونەتدا چاکترین و باشترینی کردەوە فێربوونی زانستی شەرعیە بەڵکو جۆرێکە لە جۆرەکانی تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگار کە کاتێ باسی جیهاد دەکەین باسی تێکۆشان دەکەین لە پێناوی خوای پەروەردگار وا نەبێت هەر کوشتن و کوشتار بێتە بەرچاوتان بەڵکو پێش قیتال العلم سبق القتال علم و زانیاری پێش هەموو شتێکە لەبەر ئەوەی دینی خوای پەروەردگار قامە بئەمرەین دینی خوای پەروەردگار بەردەوامە و ئەمێنێتەوە تاکو ڕۆژی قیامەت بە دوو شت یەکەم العلم والبرهان علم و زانستی شەرعی و بەڵگەی ڕاست و دروست دووەم القتال والسنان شمشێر و چەک بۆ ئەوەی ئەو عیلمە بپارێزێت کەواتە خوای پەروەردگار قیتالی فەرض کرد لەسەر موسڵمانان دژ بە کافران بۆ ئەوە نەبێت خوێن بڕێژرێت بەڵکو بۆ ئەوە بێت ئەو دینە بە پاکی بمێنێتەوە تاکو ڕۆژی قیامەت ئەو عیلمە دەستکاری نەکرێت وەکو خۆی بمێنێتەوە بۆیە علم لە پێش سەیف و سینانە کە کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لا يغير على قوم حتى تبلغهم الدعوة إلى الله پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام پێش ئەوەی هجوم بکات هێرش بباتە سەر هەر شار و شارۆچکەیەک هەتاکو دعوە و بانگەوازی و علم بۆ ئەو قەومە نەڕوات قیتالی لەگەڵیان ناکرد ناجەنگا بەرامبەریان
کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی علم و زانیاری پێش سەیف و سینانە. خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت ولقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. أفرميت بالتأكيد إما بيغمبران من روانە کرد بە بەڵگەکانی علم، پێغەمبەران من ڕەوانە کرد بە کۆمەڵێ موعجیزە. وأنزلنا معهم الكتاب، ولەگەڵ پێغەمبەرانە نامەشمان داگردووە، کتێبمان داگردووە بۆ ئەوەی خەڵکی فێری علم بێت. والميزان، وتەرازوشمان داگرت ليقوم الناس بالقسط، بۆ ئەوەی خەڵکی لە بینی یەکتردا مامەڵە لەگەڵ یەکتریدا بە عەدل و دادپەروەرێتی بکەن، نەک بە جەهل و نەفامی. وأنزلنا الحديد فيه بأس شديد، وآسلمانش داگرت بۆ ئەوەی پارێزگاری بکە لەو کتابەی کە دامانگرت، لەو وەحیەی کە دامانگرت بریتیە لە قورئان و سنەت. ئاسن و چەک و تەقەمەنی و شمشێر خوای پەروەردگار دایگرت بۆ ئەوەی محافەظە بکە لەسەر ئەو دینە، ئەو دینە وەکو خۆی بمێنێتەوە تاکو ڕۆژی قیامەت. بەڵێ خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێت أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه. أفرميت ئەگەر کەسێک لە ساتەکانی شەودا وەستا بێ بە پاوە، خەریکی نوێژ و تاعەت بێ بۆ پەروەردگاری، خەریکی سوزدەبردن بێت لە نیوە شەوە، بە شەو و بە ڕۆژ خەریکی عیبادەت بێ، ئایا حاڵی ئەو کەسە یەکسانە؟ لەبەرەوەی ئەم ئایەتە ئەستیفهامە، یەکسانە لەگەڵ ئەو کەسەی کەوا عیبادەتی غەیر خوای گەورە ناکات؟ بێگومان ئەو کەسەی کە هەڵەسێ شەو نوێژ ئەکات وەیەرجو ڕەحمەتە ڕەبێ، و لە قیامەتش ئەترسێت بۆیە هەڵەسێ بۆ خوای پەروەردگار عیبادەت ئەکات، ئەم کەسە بە عیلمەوە لە خوا ئەترسێت، بە عیلمەوە عیبادەت ئەکات. بۆیە خوای پەروەردگار فەرمێ یەکسان نییە لەگەڵ ئەو کەسەی بەجەهلەوە عیبادەتی خوای پەروەردگار ئەکات. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ ئایا کەسێک زانا و شارەزا بێت یەکسانە لەگەڵ کەسێک کە جاهیل و نەفام بێت و نەشارەزا بێت؟ بێگومان یەکسان نییە. کەواتە ئەمە بەڵگەیە فأهل العلم أحياء وأهل الجهل أموات. ئەهلی علم، هەڵگرانی علم دائیمە زیندون، دڵیان زیندووە، بەڵام ئینسانی جاهل و نەفام و نەزان، ئەو کەسەی عیبادەتەکە لەسەر جەهل و نەفامی، ئەوانە مردوون، هەرچەندە لەسەر زەوی بە زوندێتی بێن و بڕۆن. چکە خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت ئەوە من كان ميتا فأحييناه، واتە ئەوە من كان ميتا بالجهل فأحييناه بالعلم. ئایا ئەو کەسەی کەوا دڵی مردووە لەسەر زەویدا دێت و ئەڕوات، دڵەکەی مردووە بە جەهل و نەفامی، هاوارە کاتە غەیری خوا، غەیری خوا پەرستێت، عیبادەت سەرفکردنی بۆ غەیری خوایە. فأحييناه بالعلم، لە پاشان هیدایەت بدرێت بە نووری علم، بە قورئان و بە ئیمان. ئایا ئەو کەسە وەکو ئەوەی حاڵی پێشوایە؟ بێگومان یەکسان نین. کەواتە كما لا يستوي الحي والميت، كسي زندو مردو وكو يقوى يبيقمان وك يقوانيا. والسميع والأصم، كسيك ببستيت وكسيك نبستيت. والبصير والأعمى، وكسيك ببينيت وكسيك نبينيت، نابي نابيت شور بيت. بيقومان خواهي پروردگار آوها باسي علمي كردوا، أو كساني كجاهل شورن برانبر بحق برانبر بقرآن، بلام أو كساني كوا هەڵگری علمن و علم و زانیاریان هەیە، ئەگەر چاویشیان چۆر بێت ئەوە دڵیان زیندووە. کەواتە علم و زانیاری يرفع الله به من يشاء من خلقه،
بەویست و مەشیئەتی خوای پەروەردگار لە بەندەکانی خۆی بەرز دەکاتەوە لە دنیا و لە قیامەتشدا. خوای پەروەردگارە فەرمێ لە سوورەتی مجادلە ئایەتی 11: يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. بتأكيد لناو إيمان داران خوای پەروەردگار لە ئیمان داران بەرز دەکاتەوە، بەڵام بەتایبەت لەناو ئیمان داران ئەهلی علم والذين أوتوا العلم درجات. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ: إن الله تعالى يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. رواه مسلم. أفرميت خواي پەروەردگار بم قرآنا بم كتابي كوا داي قردوا لسر قلبي محمد الأمين كومل قومان يكبر زكاتوا وبو قرآنش كومل قومان يك زليلك وداي نقريت لسر دمي بيشوي جهالت دا بيشوي إسلام بيت عرب لجهالتي رون واشكرابون بەڵام کە کاتێ خوای پەروەردگار پێغەمبەرێکی لەناو خۆیان ڕەوانە کرد، قورئانێکی داگرت بۆ ئەوەی شوێنکەوتەی محەممەد بن عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر چاوڕۆشناییدا، ئەلەوێدا خوای پەروەردگار بەرزیانی کردەوە. کەواتە ئەو قەومەی بەرز کردەوە وا نەبێ لەبەر ئەوەی عەرەب بوون، بەڵکو لەبەر ئەوەی دەستیان کرد بە قورئان، شوێنکەوتەی محەممەد بوون عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام ئێستا کە سێرکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زەلیلیە ڕۆن. بۆ لەبەر ئەوەی پشتیان کرد لە قورئان خوای گەورە زەلیلیان ئەکات. و ئێمەی ملەتی کورد ئەگەر بێت و دەست بەم قورئانە بگرین، خوای پەروەردگار بەرزمان ئەکاتەوە لە دنیا پێش قیامەت. و ئەگەر پشتی لێ بکەین کار و کردەوەمان بە قورئانی پیرۆز نەبێت، خوای پەروەردگار زەلیلمان ئەکات. ئەگەر دەوڵەمەندترین کەس بین لەسەر ڕووی زەویدا، ئەگەر هەموو نەوت و مولک و دەسەڵاتی سەر زەوینی ئێمەش بێت. کەواتە دەستگردن بەم قورئانە، دەستگردن بە عیلم، دەستگردن بە وەحی خوای پەروەردگار سەبەبە بۆ ئەوەی خوای پەروەردگار بەرزت بکاتەوە. خواپەرستی ڕاست و حەق کە عیبادەتی خوای پەروەردگار ئەکات بە عیلم لەسەر چاوڕۆشناییدا. خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت: قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة. أي محمد عليه الصلاة والسلام بانگەوازی خەڵکی بکە، پێیان بفەرمە ئەمە ڕێگای منە، ڕێگای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریتیە لە عیلم و زانیاری. پێش ئەوەی خوای پەروەردگار ئاەتی بۆ دابگرێ کە تەبلیغی قەومەکەی بکات، پێش ئەوەی ئاەتی ئەوە دابگرێت کە بڵێ بەلغ ما ئونزیل ئیلەیک